ئەمڕۆ بڕیار بوو دۆسیەی ڕاگیراوی بادینان بێریڤان ئەیوب بەڕێوە بچێت کە بە پێی مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان ئیحالەی دادگای تاوانی دوو بووە لەلایەن دادگای لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر. خۆمان حاضر کردو وەکو تیمی پارێزەران لە دهۆک هاوپیشەکانم هاتبوون لە هەولێریش تیمێک ئێمە هەموو ئامادەکاریمان کردبوو بۆی ئەو ڕۆبەرگریەکی باشی لێ بکەین و ئینشاءالله ئەو تۆمەتێک کە لە ڕێگای مخبر سڕی و ئەوانەوە بۆ هەبووی هەڵبەستراوە هەمووی پوسەڵ بکرێتەوە چاوەڕوانی ئازادکردنیمان دەکرد و دەمانویست ئەمڕۆ لە ڕۆژی ڤالانتاین کە چاردەی دووە ڕۆژی خۆشەویستیە دەمانویست ئەمڕۆ ئەم مژدەیە بە هەموو خەڵکی کوردستان ڕابگەینین کە بێریڤان ئازاد بکرێ. بەڵام بەداخەوە تووشی حالەتەشی نەخوازرا و دادگا ئەویش ئەوە بوو بەڕێز سەرۆکی دادگای تاوانی دوو پەیوەندێکی تەلەفۆنی بۆ هات کە کوڕەکەی تووشی حادیسەی سیارەی وە هیوای سەلامەتی لە بۆ دەخوازین. ئەمەش ئینشاءالله بەڵام خۆی بەڕێز سەرۆکی دادگا ئەمری کرد کە مەوعیدێکی زۆر نزیک دابدرێت لەبەرەوەی ئەو کەسە لە مێژە لە تەوقیفاتە زیاتر لە 16 مانگە تەوقیفە و دایکی 5 منداڵە بۆیە لە ڕێگەی خامی دادگا مەوعیدەکەمان وەرگرت بۆ 28 دوو چەند ڕۆژێک تقریبا 2 هەفتەیەک ماوە ئینشاءالله کەیسەکە یەکرا دەبێتەوە و بیدایەتی پرۆسەی دادگاییکردنی ئازادی خوازانی بادنیان ئێمە لێرە ئامادە بووین لە پرۆسەی دادبینیکردنیان بۆی کە پەیامێک بگەێنین بۆی کە پرسی ئازادی لە هەرێمی کوردستان قابلی هەڵوەستەکردنەوە بە هیچ شێوەیەک جێگەی سازشکردن نییە. بەڵام دوو بابەت هەیە کە دەبێت ڕوون بکرێتەوە. خاڵی یەکەمیانەوەیە کە ئەم بەڕێزانە بەم خاتونەشەوە بە یاسایەک دادگایی دەکرێن کە یاساکە دژی هێزی پێشمەرگەی کوردستان لە بەرامبەر حکوومەتی بەعسی فاشی دەرچووە لە کاتی خۆیدا. بەداخەوە لە هەرێمی کوردستان لە ئێستادا کە دەمانەوێت پرۆسەیەکی دموکراسی استقرار بکەین و زامن بکەین دەبینین کە ئازادی خوازەکانمان بە هەمان یاستا دانەوێت دادبینیان بۆ بکرێت و دادگایی بکرێن. ئەمە یەکەم. دووەمینیان دەمێ ئەوە بڵێم کە ناکرێت هیچ کەسێک لە هەرێمی کوردستان ڕاپێچی زیندانەکان بکرێت و لە هەمان کاتدا پرۆسەی دادبینەکەی دوا بخرێت. ئەمە خەریکە دەبێتە زاهیرەیەکی مەترسیدار، خەریکە دەبێتە دیاردەیەکی مەترسیدار لە هەرێمی کوردستان. بەدەیان گەنج و لای وڵاتەکەمان لە سووسی زیندانەکانن پرۆسەی دادگاییکردنەکەیان بە زۆرێک دواخراوە بەبێ هیچ پاساوێک. ئەمڕۆ لێرەین دەمانەوە پەیامە بگا بە وازەحی کە ئێمە بە هیچ شێوەیەک سازش لەسەر پرسی ئازادی ڕادەربڕین جیاوازی بۆ چوون و تێفکرینی جیاواز لە هەرێمی کوردستان ناکەین و خەڵکی کوردستان دڵنیا دەکەینەوە کە ڕێگە نادەین هیچ کەسێک بە تۆمەتی سیاسی بە بیانووی سیاسی ڕاپێچی زیندانەکان بکرێت و دەمانەوێت داوا بکەین زوو بە زوو هەم بێریڤان خان و تەواوی زیندانیانی تری هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمانەی کە بە تۆمەی سیاسی لە ژوورەوەن بە زووی پرۆسی دادبینیان بۆ ئەنجام بدرێت بۆی ئەمەش ئەوانەی شیرازێ و تەواوی کوردستان یعنی ئەبەی بادینان تەواوی ناوچەکانی کوردستان لە سلێمانی لە هەڵەبجە لە گەرمیان لە ڕاپەڕین لە دهۆک لە شیلاتزێ لە هەولێر لە سۆران لە چۆمان لە هەر کوێیەک کە هەر کەسێک بە تۆمەتی سیاسی یا بە تۆمەتێشتر خراوەتە سووسی زیندانەکان داواکارین بە زووترین کاس پرۆسی دادبینی بەڕێوە بچێت بە پێچەوانەوە هەڵوێستونترمان دەبێت.